هونێری ئەم بەردەوامن و چەندین ڕاپەرێ کوردستانی ڕابوونە دروستکردنا داکیۆفیلمێکی موزیکی کۆتێدا بەحسا ڕاپا کوردی دەکەن. داکیۆفیلم ناوێ هیپ هۆپ دەبە بەحسا شدایکبوونا هیپ هۆپێ لە ئەمریکایە دکە و مەزنبووناوێ لە کوردستانێ. کات ناوی هیپا بکەوێتە بەرگوێزکەی خەڵک یەکڕاست بیریان ئەڕوا بۆ لای هونەری ڕاپ کە ئێستا یەکێکە لە هەرە موسیقا دڵخوازەکانی خەڵک لە ئاستێکی جیهانیە. ڕاپەرێ بناوێ نوێنەر چەندین چاوپێکەتن دگەل ڕاپەرێن کورد لە باکوورێ کوردستانی و هەروها ji دەروی کوردستانێژی دگەلوانە ئەنجامدایە. نوێنەر لە کوردستان 24 ڕادکرینە کۆبەرهەمی وان یە داکیومنتەری بە ئاوایەکی گشتی واتە و بنگەها ڕەسەنا هیپ هۆپ زەلال دکە و لەسەر دەستپێکە ئاواکردنا موزیکا هیپ هۆپ لە کوردستانی دکە. دێزانین دوی بەرهەمی دە چاوپێکەتن دگەل هژمارێکە مەزنا ڕاپەران لەسەر ئاستا هەر چار پارچێ کوردستانێژی هاتیە کردن. هیپ هۆپا کوردی